سلااوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری. بە پێیەوە هەواڵانەی بڵاوکراونەتەوە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی سەر لە نوێ حکومی جنایەتکارانەی ئەعدامی دژ بە ژنا هەڵسوڕاوی سیاسی چالاکی کرێکاری و ناسراو شەریفە محەممەدی دەرکردووە. ئەم ڕووداوە بووەتە باسی ڕۆژ و لە ڕوانگەی جۆراوجۆرەوە شرۆفە دەکرێت و هەڵوێستی لە بەرامبەردا دەگیرێت. بۆ قسە و باسکردن لە سەرم بابەتە داوام لە بەڕێز هەڵاڵە تاهری چالاکی بواری مافی ژنان کردووە بەشداری بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم شەومان بێ. هیوادارمەوەش تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. هاوڕێ هەڵاڵە ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە. سڵاوتان لێبێ لە خۆت و هاوکارت و هەروەها سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی عەزیز. زۆر سپاس بۆ بەشداریتان. هاوڕێ هەڵاڵە با بزانین شەریفە محەممەدی کێیە بۆ کۆماری ئیسلامی هەوڵ ئەدات ئاوا بەپەلە دوو جار حکمی لە سێدارەدانی بەسەردا سەپاندوە جارێک نەقس کراوە ئێستا دووبارە ئەم حکمەی دەرکردووەتەوە. شەریفە محەممەدی ئینسانێکی شەریف و بەڕێزە وەکو هەموو عزوێکی ئەو جامعەیە کە خزمەت دەکات بە کۆمەلگای خۆی. هیچ ئیشکالێکی نییە ئینسانێک لە خزمەتکردن بە کۆمەلگای خۆی حتى دەنگی بەرزکاتەوە، حتى داخوازی خستی بەشێک لە نیازەکانی ئەو جامعەیە بێ. کارێک کە هەموو ڕۆژ و 45 ساڵە لە جامعەی ئێران زۆرێک لە ژنان و پیاوان، کرێکاران، جوانان ئەیکەن، وەلی بەداخەوە لە کۆمەلگای لە کۆماری جمهوری ئیسلامی ئێمە شاهدین کە 45 ساڵە بە ئەنواعی شکل چۆن کەسانی وەکو شەریفە محەممەدی ئینسانهای شەریف لە زیندانەکەن، شکنجەیانەکەن، ئێعدامیانەکەن، بەسەر و شوێنیانەکەن، ئەسید بە دەموچاوی کچانی جوانە ئەکەن و ئەنواع و زوڵم و زۆری دیکە. ئەوەی کە تۆ قسە بکەی و داوای حەقی خۆت بکەی یا داوای حەقی هاوکارت بکەی و داوای حەقی کەسانێک بکەی، ئەمە جورم نییە لە یەک جامعە. ئەوەی کە بە بێعەداڵەتی لە حەقی دیگەراندا تۆ بە دفاعی هەستی، ئەمە جورم نییە، ئەمە حەقی هەر ئینسانێکە. بەڵام لە جمهوری ئیسلامی ئەمانە هەموو جورمی سەنگینن، ئەبێ مجازات کرێن و ئێمە شاهدین هەموو ڕۆژێ چ بەڵای بەسرێن. شەریفە محەممەدی هیچ جورمێکی نەکردووە و جمهوری ئیسلامی ڕایگرتووە بۆ ئەوەی کە لە واقعە کولی جنبشەکە هەڵسوڕانی خەڵک ئێعترازاتی کرێکاری بترسێنێ، خەڵک کە لە خیابانن بترسێنە. دوو دەورەیە ئێمە شاهدی ئەوەین کە شەریفە محەممەدی ئێنە سەر مەیدان، سەر عەزم جەزمەکەن ئەڵەن ئێعدامیەکەین. بۆچی؟ چونکە ئێمە لە هەموو دەورەیەکە لە تقریبەن لە 97 و 98ەوە کە دیتومانە هەموو ڕۆژە ئێعترازاتی کرێکاری کراوە، ئێعتساب بووە، تەحەسم بووە، مانگرتنی کارخانەهای جۆرا و جۆر بووە، پشتیوانی لە کرێکاران کراوە، کرێکاران پشتیوانی لە بەشەکانی دیکەکەن، ئیتحاد و هاوبەستگی لە بینی خەڵکا بەوجودێ و ئەمە هەمووی ترس و خۆف بۆ جمهوری ئیسلامی ئەنێ. خواستی ئەو ئینسانانە ئەو کرێکارانەوەیە کە حقوقی مانگانەیان پێبن، لە 1 ساڵەوە پێش 2 ساڵەوە پێش حقوقیان پێ نەدراوە، سفرەی ماڵیان خاڵیە، بێهداشت نییە لە زیندگیانە، منداڵیان ناتوانن بچین بۆ مەدرسە، ئەنواعی نەخۆشی و فەلاکەت و بێزاری لە زیندگی هەموو ڕۆژە ڕۆشتەکان لە جامعە ئەچن داوە حەقی خۆیانەکەن، ئەچن ئەترازەکەن بە وەزیەت مەوجودە بۆ ئەوەی کە بیان بترسێن لەلایەکەوە ئەرتەش و نیروی سپای پاسداران و نیروهای ئینتزامی بەڕێیەکە نەچن بە گیانیان، یا ئەوەی کە زیندانیانی وەکو شەریفە کە لە دەستیانە لە چنگیانە تهدیدیانەکەن بە ئەعدام بۆی کە بیان ترسێنن. شەریفە محەممەدی عزوێکی زۆر زۆر محتەرەمە لە جامعە کە دفاع لە مەرحەلەیەکی معەن لە ژیانیدا وەکو هەر ئینسانێکی ئازادی خواست دفاعی لە حەقی کرێکاران کردووە بۆی کە دەستمۆزدەکانیان بدرێ، بۆی کە بێهداشتی خانەوادەیان باشتر بکرێ، بۆی کە منداڵەکانیان بچێ بۆ مەدرسە. ئەمە کارێکە کە ئێمە هەموو ڕۆژێ دیگەران هەموو ڕۆژێ لە جامعەکەن، بەڵام بۆ قامکیان خستۆتە سەر ئەو یەک ئەوڵان ژنان لە جنبشی
ساڵی 1401ەوە ئیتر بوون بە جەهانی ژنان حازر نین پاشە کشێ بکەن، ژنان بە هیچ عنوان ناگەڕێنەوە دواوە. دوومەنەوەی مربوط بە بەشی کرێکاریە، چونکە لە بەشی کرێکاری زۆرە ترسێ ئەگە چەقەکانی تەولید ببەسترێ جمهوری ئیسلامی یەکسەرە خەفا بێ، نە بە کۆمەکی ئەمریکا و ئیسرائیل و سەڵتەنەت تەڵەب و کوڕیشا و ئەملا ئەولا، بەڵکو هەر بە وەسیلەی خودی ئەو کرێکارانەوەکو چۆن ساڵی 1357 شا مەجبور بوو هەڵێ بڕوات بە خاتریەوەی شێری نەفت لە بەشی سەنعەتی قەتعکرا و وەحشت تەواوی جامعی دەوڵەتی گرت. ئیمڕۆژ ئەتوانێت کارەگەر کارێکی واکەوە جمهوری ئیسلامی ئالەمە ئاترسێ، بۆیە کەسانی زۆر بە چاو دێنێتە سەر مەیدان بۆی کە تهدیدیان کە. یەک نکتەی کەش با بڵێم بۆچی دووبارە شەریفەی محەممەدی هاتۆتۆ سەرباز، ئایلعان خەریکی چرالێدان بۆ ئەمریکا و بۆ نیروهای چون شکستی خواردووە، نیروهای خۆی هەمووی شکستی خواردووە لە بێنەهایەت وەزیەتی فەلاکەتباری قدرەتی سیاسی خۆیدایە، قەد لە عمریدا ئەوەندە فەلاکەتبار نەبووە و لەرزی هاتۆتێ خەریکی مەعاملەکردنە، خەریکی بەجێهێنانی دڵی ئەم و ئەمە ئەمریکایە ئەولایە مزاکرەکردنە بۆ ئەوی کە هەر چۆنە بێ خۆی ڕابگرێ. ئەلەو شرایەتە ئەگەر تەسەوری ئەوەیە کە ئەگەر خۆی ڕابگرێ لە مزاکراتە بتوانێت زۆرتر عمر بکە، بۆ ئەوەی کە ئەترازاتی داخەڵ جواب باتەوە ئەبێت دەست پێ بکە بە تهدیدی زۆرتر عەلەیهی ژنان، بە تهدیدی زۆرتر عەلەیهی زیندانیانی سیاسی، و ئەو تهدیدە گەورەیە ئەعدامە. ئەزانێ کە خەڵک خانەوادەکان هەموو جامعە لە ئێدام نیگەرانن، نانهەوێت ڕۆڵەکانیان لەدەست بن. بەنابەرئین لە وەزیەتێکی ئاوا دووبارە زۆر سەخیف و بە شێوەیەکی خراپ دێت دووبارە باسی ئەعدامە کاتەوە. ئێمە ئەندیش شەریفە وریشە مرادی، پەخشان عەزیزی، توماش ساڵحی هەموومانەمان لە چنگیان دەرهێنان تا ئەم مەقتەعە، بەڵام دووبارە شەریفەی محەممەدیشمان دەرهێنا دووبارە مەترحی کردوتەوە، نیشانەیەوەیە کە جمهوری ئیسلامی تا ئەو ڕۆژە کە بمێنێتەوە ئینتقامی خۆی لە جنبشی ژنانەگرێ، ئینتقامی خۆی لە تەبەقەی کرێکارەگرێ، ئینتقامی خۆی لە جوانان و دانیشتوویانەگرێ. هەردووێنێکە پێرێکە هەفتەی پێشوو بوو ئێمە ئاگادار بوون کوڕێکی جوان کوژرا بێ هیچ شپەیەکی تیانە کە ئەمە کاری خودی ئەم لیباس شخصیانەی خۆیان بوون کە ئانەوێ دانیشتووەکان بترسێن پاشە کشیان پێ بکەن. ئەمانە هەموو تەرفەندەکانی جمهوری ئیسلامین کە بەکارهێنێ بووی کە خەڵک ساکت کە ئەلەم مەرحەلەیە کە خەریکی مزاکرات و بەندوبەستە و خەریکە خۆی نەجاتدەیە. بەڵێ هاوڕێ هەڵاڵە هەروەکو خۆشتان ئاماژتان پێکرد، کۆماری ئیسلامی هەر کاتێک گوشارەکانی چە لە ناوخۆ چە لە دەرەوەی وڵات ڕوبەڕووی زیاتر دەبێتەوە هەڵدەدات بۆ کەمکردنەوەی ئەم گوشارانە. کەسانێکی وەکو پەخشان عەزیزی، وریشە مرادی، شەریفە محەممەدی بخاتە بەر ئەو غەزەبەی کە هەیەی بەرامبەر بە خەڵک لە ئێران. ئێستا ماوەی چەند هەفتەیەکیشە ئەم گوشارانەی زیاتر کردووە، هەروەکو خۆشتان ئاماژتان پێکرد فشارێکی زۆر لەسەر کۆماری ئیسلامی. ئێستا دەستی داوەسە سناریۆسازی هەیەک بەرعەلەیهی ئەم ژنانە کە ژنانێکی چالاکی سیاسی بوون، چالاکی مەدەنی بوون، ئێستا وەکو پەخشان و وریشە کە باسمان کرد، وەکو شەریفە محەممەدی، پێتان وایە دەتوانێت بەم کارانە ئەو بیرەی کە خۆی هەیەی دای سەپێنێ بەسەر کۆمەلگادا حکمی ئەعدامەکان ئاسانتر بکاتەوە؟ ناتوانێت ئەو کارە بکە، ولی هیچ ڕێیەکی کەشی نییە بە غێرەزەوەی کە هەر ئیدامە با بە ئینتقام گرتن، هەر ئیدامە با بە زڵم و زۆر. جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوەڵەوە بە کوشتار و بە خوێن ڕشتن و بە تهدید و بە هەڕەشە و بە زۆر و بە ئیسفادە لە ئەرتەش و بە ئیسفادە لە نیروی سپا و بە هەموو ئیمکانیاتەوە هات ڕوبەڕوو بوو لەگەڵ خەڵک، هەتاکو ئیمڕۆ و هەتاکو ئەو ڕۆژەش کە ئەڕوا تا ئەو لەحزەیە کە بە تۆری کامەڵ نابوود دەبێ ئەو هەر ئینتقام لە خەڵکەگرێ. ئەمە جزوی فەلسفەی وجودی دۆڵەتهای ئیسلامیە، دۆڵەتهای سەرمایەداریە و شێوەهای خەشێن کە لە خاوەرمیانە لە منتەقەی ئێمەدا مۆدێلمان زۆر دیتون. ئەمانە تاریخیان ئەمەیە، تەغییر ناکەن، مسالمەدامیز نابن، تەفاهم لەگەڵ خەڵک ناکەن، ئەوان جەنایەتی خوان هەر ئیدامە ئەدەن، چونکە هیچ ڕایەکی دیکەیان نییە.
ئەمە لایەکی دی لایەکی کەشیەوەیە کە ئەزانن کە خەڵک بێنهایەت تووڕن خۆ هەر ئەوەندە یەک فرسەتی چکۆلە بات بە خەڵک 100% بە زۆر پاڵ پێوە ئەنێن دەنەچێ بۆ جمهوری ئیسلامی ناسەرفێ زبانەیەکی دیکە بەکاربێنێت چەندین فەقەرە مەسەن تەلاشی کە ئەگەر لە بیرتان بێ بۆ ئەتساب لە کوردستان بۆ وریشەی مرادی هاتن لە سنە و چەند جێگا تەلاشیان کرد کە نیروهای خودی لە ناو خەڵکی کورد بەسیجکەن بڵێن وەرن بە تەفاهمەوە بە مزاکرە لەگەڵ دەوڵەت قسە بکەین لەگەڵ دادگا حەلیکەین بەربگرین بە ئێدامیان ویسیان خەڵک منصرفکەن لەوەی کە مەسەن ئێتساب بکەن لەوەی کە گوێ لە نیروهای سیاسی بگرن لەوەی کە متحد بن لەگەڵ یەک و لەسەر قسەی خۆیان ڕاوەستن بەڵام هەموو دەفعێ شکستە خوال بۆ ئەو ناسەرفێ کە خەریکی ئەم بەشە بێ زۆرتر ئێنەرژیەکەی دانێ لە زوڵم و زۆر و ئەزیەت و ئازار چونکە بلاخەرە قوربانی وەرەگرێ لە جامعەوە وەختی تو قوربانی بەی لە کۆمەلگایە بەدەنەت زەعیفە بێتەوە ئەمە واقعیەتێک کە زۆرێک لە خانەوادەکان ممکنە بترسێن زۆرێک لە دایکەکان و ئەو کەس و کارانە کە جەنازەی منداڵەکانیان ئەبینن مانگها ئەزیەت دەبن ئێمە ئەزیەت دەبین هەمومان دەشکەینەوە بۆ خەبەرە ناخۆشە وە بۆ ئەو ئەمە ئەسەرفێت بەڵام جنبشەکە ئەوەنە قەویە ئەوەنە تووڕەیە ئەوەنە بێزارە ئەوەنە بەسەری هەموو تەپڵی سەریان گەیشتووە ئیتر بێزاری لە ئەم دەوڵەتە لە فەقرەوە تماشایکە لە سفرەی خاڵیەوە تماشاکە لە ئەوەی کە ناتوانن سکی تێر بە خانەوادە بن حتا لە مانگە لە هەموو شتێک مەحروم بوون ئەسن حەقی حیاتی ئینسانی کە چەندمان ساڵێک لەوە پێش بوویان ئیمڕۆ نیانە ئیتر بۆ خۆشیان نازانن کە چۆن لە بەیانی و تاسبحینێ ئەتوانن زندگی بکەن ئیتر بە بێزاری بێحەد گەیشتووە دەنەتیجە لە ئینفجاری یەک ڕێی خەڵگە ترسێ و مەجبورە تا ئەو لەحزەیە هەر ئەم ترس و خۆفە ڕابگرێ لە کۆمەلگا بۆی کە بتوانێ عمری خۆی ئیدامە بە بە ئیزافەیەوەی کە ئەشی لە شوێن ڕێگە حەلهایەکیش ئەگەڕێە ئەی هەیە بزانێت توانێ مەسەلەن ئەگە بەدەست بە قەولی جناحێک لە جمهوری ئیسلامی ئەگە بەسیج بە عەلەیهی ئامریکا توانێ وەکو شەڕی ئێران و عێراق وەکو شەڕ لەگەڵ ئامریکا دووبارە دەورێکی کە بەسیج بات خەڵک کۆکاتەوە و خەڵک فریو بە ئەمەش هەر بە نمایشی دەرهێناوە جناحێکی دیکەی هەیە سەرگەرمی کردوون بەوەی کە ئەڵێ ئێمەش لەگەڵتان موافقین مخالفی ئەم حرەکەتی خامنەین مەسەن بۆ نمونونەکە نابێت شەڕکەین لەگەڵ ئەمریکا ئەبێ ڕێیەکی کە بدۆزینە ئێمەش متەنەفەرین حتا ئەیان هەوێ بەسیج بکەن خەڵکیش کە ئێمەش لەگەڵ ئێوەین دووبارە ئەمەش نوعێکی دیکە لە تەرفەند و لە فێڵ و تەڵەکەی جمهوری ئیسلامیەکە زۆر ساڵ ئەمانەی بەکارهێناوە لە هەموو نوعی ئیسفاداکە بەڵام زوڵم و زۆر ئەزیەت و ئازار فشار بە لەحاظی اقتصادی هێنان فشار لەسەر زیندانیانی سیاسی تهدیدی ئێعدام جزئی ئەو شتانەیە کە ئەزانێ خەڵک زەعیفەکات بۆیە ئەچەسپێ بم ئەزیەت و ئازارەوە جا بۆیە ئەم وەزیەتە ئەمە بالانسێکە هەر هەیە لەلایەک و جمهوری ئیسلامی فشاری خۆیێنێ وحشت بە وجود ئێنێ خەڵک برسی و زەعیف و ناتەوان ڕائەگرێ بۆی کە نەتوانن ئێنێژیان بێ کە مەقاومەت بکەن و ئێعتراز بکەن لەلایەکی کەشەوە خۆ ئەم خەڵکە حدێک لە ئینفجار ئەتوانن تحملکەن هەر فەنەرێک دەستی پیا بمنەی 100 بەرابەر حەوا ئەکرێت نسبەت بەو تۆزە فشارەی کە بەسەرتا هێناوە خەڵکیش بوایان لێدە ڕۆژێک خەڵکیژە بێ لە مقابلدا خۆیان ئامادەکەن ئەگەر ئەوەندە فشار هاتووە ئەگەر ئەوەنە ئامادەن ئەگەر هەموو ڕۆژێ لە خیابانەکان ئێعتراز هەیە ئەگەر بە ئەنواعی شکل ئیمڕۆ ئێمە شاهدین هەموو ڕۆژێ ئێعتراز هەیە بە بێلیاقەتی دەوڵەت ئیشاراکەن ئەڵێن بڕۆن گۆرتان گومکەن ئەگەر نازانن ڕیاست بکەن ئەگەر ناتوان مەملەکەت ڕاگرن لە کۆڵمان بنەوە بە هەموو زبانی خەڵک قسەیان لەگەڵەکەن ئەڵێن بێلیاقەتن بڕۆن بە کەڵک نایان ئیتر بۆ ئەم جامعەیە بەڵام دیارە ئەو باڵانسە هێشتا هەر بە ئەوەندە نەگەیشتووە کە جمهوری ئیسلامی ڕاماڵێ دیارە هێشتا هەر جمهوری ئیسلامی بە قودرەتی هێزی تانگ و تۆپ و ئەرتەشی لە پشتە تەواوی سەروەتەکانی ڕاگرتووە هەرچی شتە لە دەستی خۆیایەتی
مقاومەتی خەڵک هێشتا بەو دەرەجە نەگەیشتۆ کە ئینقلاب بکا و یەکسەر ڕای ماڵێ. ئێمە لەو مەرحەلە ئینقلابیانەیان کە ڕەنگ بێ حتا لە ناوەڕاستی شیانین کە ئەوەنەمان هێزگرت بێ، ئەوەنە متحید بوو بین، ئەوەندە یەک پارچە بوو بین کە یەکسەرە لە دەست جمهوری ئیسلامی ڕزگار بین. ئێمە مەجبورین ئیدامە بێ، هیچ ڕێیەکی کەمانی وەکو چۆن جمهوری ئیسلامی هیچ ڕێیەکی نییە بەغەیرە خشونەتکردن و ئەزیەت و ئازار و ئێعدام و کوشتار. ئێمەش خەڵک هیچ ڕێیەکی کەمان نییە بگەڕێنەوە بۆ برسایەتی لەوە زۆرتر، بگەڕێنەوە بۆ فەقر و بۆ ئێعدام و ئێعدامی هەموو ڕۆژە، غەیرە زەوەی کە ئەبێ هەر ئیدامە بین بە مبارزاتی هەموو ڕۆژەمان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە. هاوڕێ هەڵاڵە سێ هەفتە پێشوو کارزاری سێشەمانەی نەبەیەدام چۆ ناو یەک ساڵەگی خۆی، ئێستا زیاتر لە 30 زیندانی گردووەتەوە. کاریگەری ئەم خەباتە کە لە زیندانە بووە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن؟ چەندە کاریگەری بووە لەسەر خەبات لە دژی ئێعدام؟ دروست وەکو ساڵی 1401 حجابیان سووتان وە دەنگی داوە لە دنیا. بە نەزەری من بەقەد ئەوە دەنگی نەداوەتەوە، بەڵام لە سەطحی بینە الملەلیە دووبارە ئەم مۆزوعە دەنگی داوەتەوە. مۆزوعی زیندانیانی سیاسی، مۆزوعی ئەوەی کە تۆ لە چنگی جمهوری ئیسلامیە بی، بەڵام مقاومەت بکەیت، بەڵام دەنگ بەرز بکەیت، بەڵام پەیام بنێری بۆ دەرەوە، بەڵام ڕاهبەری بکەیت ڕوو بە جامعە، لە هیچ کوێیەکی دیکەی زیندانەکانی دنیا نایبینی. نێلسۆن ماندێلایەک بوو بە تاقی تەنیا یەک دانە مەملەکەتی سازماندەهیە کرد، حدودێکی معەیەن لە میدیای جیهانی جەزب کرد و بوو بە حرەکەتێکی جیهانی وڵاتێکی خۆی ئیجرا کرد. ئێستا لە جەرگەی دوشمنێک کە ئەعدامەکە لەوێ نێلسۆن ماندێلا ئەسەن تهدید بە ئەعدام نەکرابوو، تهدید بە شکنجە و کوشتار نەکرابوو، بەڵام لێرە ژنانی جەسوور، زیندانیانی سیاسی جەسوور حازرن حتى ئەعدام بکرێن وەلی مقاومە دەکەن لە مقابلی جمهوری ئیسلامی لە پشتی میلەکانی زیندان. ئەمە لە هیچ کوێی دنیا نەبیندراوە و ئینعکاسی وەسیعی پێیا کردووە لە سەرحی دنیاە. دنیا دووبارە خەریکە بیرەکاتەوە ژنان لەسەر مەسەلەی حجاب، لەسەر مەسەلەی دینی ئیسلام و قەوانینی ئەم حرەکەتە بێنەزیرایان کرد کە دنیای داچڵەکان ئێستا زیندانیانی سیاسی مقاومە دەکەن لە مقابلی ئەم مەسەلە. کارێکی وای لێ هاتووە کە ئیتر تەبەقەی کرێکار وەختێکی بۆ ئەتراز حازرە، ئامادەیە کە پلاکاردی ئەوەش بەدەستەوە بگرێت کە بڵێ ئەعدامنا، زیندانیانی سیاسی بێ ئازاد کرێ، پەرستاران، معلمان، دانیشتوویان، بازنشستگان هەموو ئەم شعارە تکرارەکەن. کولی جامعە عەلەیهی ئەعدامە لە دەرەوەی وڵات بە تۆری وەسیع خەریکن مبارزات لەسەر ئەم مەسەلەکەن هەموو ڕۆژە، هەموو هەفتە لە سەراسەری دنیا. دەنەتیجە بازدەهی زۆر باش بووە، ڕۆحیەی نیروهای فعال لە ناو جامعەی زۆر بردوۆتە سەرەوە بە هیممەتی ئەوەی کە تۆ ببینی لە زیندان چۆن ژنان قسەکەن، فعالینی ژن لە دەرەوە 10 بەرابەر ڕۆحیە پێیاکەن، 10 بەرابەر ئێعتماد بە نەفسیان نەچێتە سەرەوە کە دفاع لە حقوقی ژن بکەن، دفاع لە حقوقی ئینسان بکەن، هەوڵ بن ئێعتراز بکەن لە مقابلی ئەم هەموو بێعەداڵەتیەیە. تەماشا کە بە هەموو زۆریان هاتن دەورێکی لەسەر تەرحی عیفاف و حجاب دووبارە مەترەحیان کردو، مەگە نهاتن چەندە ئەزیەتیان کرد. بلا فاصلە ژنان جوابیاندانەوە بە ڕوتبوونەوەی بەدەنی خۆیان، نیشانیان بن کە ئەسەن تەرحی حجاب ئێمە ئەسە هیچ قانونێکی ئێوەمان قبوڵ نییە، هیچ کام لە فەرامینی ئێوە کە پێمان تەحمیلەکان قبوڵ نییە. دووبارە وایان لێ هاتەوە کە دەوڵەت پاشەکشێکی ئێستا تۆ تماشا کە لە ئەخبار ئەسەن جورئەتیان نییە باسی تەرحی عیفاف و حجاب بکەن لە مقابلی ئەوەندە زەعیف ظاهر بوو. مەسەلەن دێن باسی واکەن کە با ئیزدواج تەشویق ژنان و کوڕان و کچانی جوان تەشویق بە ئیزدواج بکەین، با تەشویقیان کەین، پوڵیان پێوەین کە زوو ئیزدواج بکەن، زوو منداڵیان ببێ. خەریکن ئەو کەمبودەیان، ئەو شکستەیان بەرامبەر بە تەرحی عیفاف و حجاب ئەم کارە بێقیمەتانەیان جبران دەکەنەوە. یعنی تا ئەو حەدە زەعیف بوون لەسەر مەسەلەی ئێعدام. هەموو دەفعەیە کە کەسێک مەترەحەکەن تا ئەبینن کە میدیا خەڵک خەریکن فعالیەتی سیاسیەکەن بلا فاصلەیە کەونە ڕێگە چارەیەک بۆی کە لە ژێرهین ڕزگار بن بەدەست ئەو هجوومە سیاسیە گەورەیەکە دەستی پێ کردووە. بۆیە بە نەزەی من زیندانیانی سیاسی
و حرکتێک کە ئەوان کردیان زۆر زۆر بێنەزیر بوو بە نظری من لە تاریخ ئەمێنێتەوە لە تاریخی زیندانی سیاسی لە جەهاندا ئەمێنێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە. هاوڕێ هەڵاڵە دەبێت چی بکرێت تا بەر بە جێبەجێکردنی سزای سێجارە چه بۆ پەخشان عەزیزی، وریشە مورادی، شەریفە محەممەدی و هەموو هەڵسوڕانی سیاسی و مەدەنی بکرێت؟ ئێمە لە ئاستانەی ئاستا نزیکین بە ڕۆژی جەهانی ژن هەفتەی ئیسفەند. ئەزانم فعالینی سیاسی هەموو خەریکن خۆیان ئامادەکەن لە دەرەوەی وڵات خۆیان ئامادەکەن لە وڵاتانەی کە بە نسبەتێک ئازادی هەیە بە ئەنواعی شکل خۆ ئامادەکەن و هیوادارم لە ئێرانیش لە کوردستان بەتایبەت کە زۆر زۆر سنەتی هەشتی ماس قەویە، سنەتی هەشتی ماسی سوور زۆر چاپگەرایانە کە هەمیشە بووە قەویە لە کوردستانە. هیوادارم کە فعالینی ژن پەرچەمی نەبێ ئەدام بکەن بە ڕۆژی هەشتی ماس، پەرچەمی نەبە حیجاب، پەرچەمی نەبە ئاپارتایدی جنسی، پەرچەمی نەبە فەرامینی ئیسلامی، پەرچەمی نا بە قەتڵهای ناموسی بکەن بە پەرچەم بۆ ڕۆژی هەشتی مارس و لە هەموو جێ نیشانی بن مقاومەت بکەن لە مقابلی زۆرگۆی جمهوری ئیسلامی. ڕوو بە جامعە قسە بکەن و بڵێن قەتڵهای ناموسی بەسە، لەگەڵی مەبن بە مەسئولی قەمەلێدان و کوشتنی کچان لەلایەن دەوڵەتەوە. منداڵانی خۆتان مەکوژن، ژنانی خۆتان مەکوژن، ڕوو بکەنە ئەو بەشە زەعیفە جامعەیە کە ئیمڕۆ بۆتە مەئمور لەلایەن دەوڵەتەوە قەتڵی ژنانەکەن. سەبارەت بە ئێدام لە مقابلی هەموو زیندانەکانە نەبێ ئێدام ڕاوەستن بچن خانەوادەهای زیندانیانی سیاسی پێیاکەن و جێژنی هەشتی مارس لەگەڵەوان بکرن بۆ نمونە. وەلی ئەوە لە هەموو شتێ مهمترە کە لە سەرودەمی مانگی ئیسفەندا لێرە پێڵەن مانگی مارس هەمووی لە ئەوروپا لەسەر دفاع لە حقوقی ژنانە بە ئیزافی ڕۆژی هەشتی مارس بە تۆری مشەخەز لە ڕۆژی هەشتی مارس یا هەفتەی ئیسفەندا تەواوی مانگ هەوڵ بن بۆ ئەنواعی کارهایەک کە لە مقابل کە ڕۆشنگەری بکەن بۆ کۆمەڵگە لەسەر حقوقی ژنان، ڕۆشنگەری بکەن بۆ وەزیەتی فەلاکەتباری ئەو بەتایبەت خانەوادەهای کرێکاری کە هەم منداڵیان ناتوان بچن بۆ مەدرسە، هەم ژنەکان ناتوان بێنەهایەت بێ ئیمکاناتن بۆ تەئمینی خانەوادە، هەم هاوسەرانیان کە دەستبراون لە کار هیچ شغل و ئیمکاناتێک نییە. پشتیبانیکردن لەو خانەوادانە، ئاگاهگەری لەناو ئەو خانەوادانە زۆر زۆر مهمە. ڕۆژی هەشتی مارس بکەن بە ڕۆژی نەبێ ئەدام، نەبە ئەپارتایدی جنسی و دفاع و پشتیوانی لە هەموو ئاعترازاتانەی کە ئیمڕۆ ئەکرێ و بۆ دفاع لە حقوقی ژنانە. جنبشی ژنانی ئێران مسلمەن یەکێک لە ڕێهبەرانی ئایندەی ئینقلابی ئێرانەکەوا بوو. هەشتی مارس ڕۆژی خۆیەتی کە جارێکی کە ئەم مهرە بسەلمێنێ. هیوادارم کە ئێمە ئەخباری هەشتی مارس ببیستین. جمهوری ئیسلامی هەمیشە ئەزیێت و ئازاری خۆیەکە، بەڵام هیچ وەخت نەیتوانیوە زبانی حەقیقەت، زبانی واقعیت، زبانی ئازادی و بەرابەری لەلایەن ڕەهبەران و هەڵسوڕاوانی ژن ببەستێ بە ئەنواعی شکل. من متمەئنم بە ڕۆژی هەشتی مارسا ژنان زاهرە بن. بەڵای هاوڕێ هەڵاڵە زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. پرسیارەکانم کۆتایی پێهاتەگەر پێتان وایە نوکتەیەکەیە کە ئاماژەتان پێ نەکردووە فەرموو. نوکتێکی کەم نییە. زۆر سپاس، شەوتان خۆش. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ بەڕێز هەڵاڵە تاهری، چالاکی بواری مافی ژنان کە لە بەنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان بەشدار بوو. بینەرانی خۆشەویست، سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری بەنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری بوون کە سەبارەت بوو بۆ دەرکردنی حکمی ئەعدامی پەخشان عەزیزی، وریشە مورادی و هەروەها شەریفە محەممەدی چالاکی کرێکاری.